وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ. لە ڕاستیدا من نوێنەراتی حزبێک ناکەم، من بۆ خۆم قسە دەکەم، بەڵام من دەتوانم ئەوە بڵێم کە ئێستا کاتی ئەوە نیە ئێمە یەکتر تۆمەتبار بکەین. بەڕاستی پێ ناچێ ئێمە وەکو نوێنەری حزبەکان دەبینیم قسە دەکەن، پێ ناچێ دەرسیان وەگرت بێت لەو ڕووداوانەی کە ئێستا ڕوودا، کە ئێستا دەبینین خوێنی خەڵک بە خۆڕایی دەڕژێ. ئێمە ئەرچی سەرەکی ئێمە ئێستا ئەوەیە کە واز لە تۆمەتبارکردنی یەکتر بینین و دەبێ هەوڵ بدەین دۆخەکە ئارام بکەینەوە بۆی زیاتر تەشەنە نەکات، لەبەرەوەی ئەگەر زیاتر تەشەنە بکات وا بێنە بەرچاوی خۆت ئەم ڕووداوی ئەمڕۆی قەڵاتزێ لە کۆمەڵک شوێنی تر دووبارە ببنەوە چی ڕوودەدات، هەم کاری سیاسی دەوەستێ، هەم ئەو داواکاریانەی کە ئێستا خۆپیشەندەران بۆ خۆپیشاندانی بۆ دەکەن، هەم ئەو لایەنانەی کە دانووسانیان بۆ کرد سیاسی لە ئێستادا وەستاوە. بێگومانانی لە دوێنێەوە من پێم وایە ئەو کاردانەوەی ئەمڕۆژ پەیوەندی بە مەسەلەی ئەو شکست هێنانی با بڵێن کۆبوونەوە پێنجخۆڵەکانەوە هەیە کە لە دوێنێ بیستمان لە لایانی بە پێ هەندێک ڕاگەیاندراوە کە کۆبوونەوەکان بە بنبەست گەشتون یاخود هەڵپە سێردراون. ئەمە بۆ خۆی لە خۆیدا ینی پەیامێکە بۆ خەڵک کە قەیرانەکان چارەسەر نابن و ئێمە لەسەر ئەو دۆخە بەردەوام دەبین. جا بۆیە من پێم وایە ینی بۆیەش داواکاری جەماوەر یاخود دەماوەکاری هاوڵاتیان لە مەسەری قوتی خەڵکەوە لەسەر مەسلەی موچەوە زیاد گۆڕانکاری بەسەرداهات و ئاراستەیەکی سیاسی وەرگرت و باز لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێم ئەو مەسەلانە کرا. ینی بمانوێ نەمانێت جۆرێک لە پەیوەندی دەتوانین دروستکەینەوە لە نێوانی ئەوەی کە باڵین دانووسانی نێوان لایەنەکان خەڵکی ناومێت کرد لەوەی کە ناتوانن بە هیچ نەتیجەیەک بکەن. ئێمە پێشتر بینیمان پەرلەمان پەکخرا کە تاکە هەموو دەستگای وڵاتە تاکە مؤسسەی وڵاتەکە نوێنەراتی خەڵک بکات پەکخرا لەو مەسەلانە بۆ یەکلاکردنەوەی پرسانە و حکوومەتیش بە شێوەیەک لە شێوەکان بایکۆتی پەرلەمانی کردووە. ئەمە لە لایەک لە لایشتری شۆ بینیمانیانی ناومێدەکە یەکجار گەورەتر بوو کاتێک بینیمان لایەنەکان ناگەنە هیچ نەتیجە قەیرانەکە بەردەوام دەبێت. ئەمە بەخۆی لە خۆیدا ئەوەکان گەورەتر دەکات.